ئەندا بازارەکانی جیهان بەردەوام لەو کاتەی بەڕێڕەوی ئاوی بۆسفۆر لە ئەستەمبولدا تێدەپەڕین بەدی دەکران، بەڵام ئێستا ئەو کەشتیانە بەدی ناکرێن بەهۆی ئەوەی کەشتیەکانی هێزی دەریایی رووسی گەماڕۆی ئۆکرانیایان داوە. وڵاتی ئۆکرانیا کە پێنجەمین گەورەترین دابنکاری دانەوێڵەی جیهانە، ئەمە بۆتە مای بەرزبوونەوەی نرخەکانی دانەوێڵە و تۆماری بەرزیان شکاندووە ئەو کارەی هەڕەشەی سەر هەڵدانی پشێوی و نائارامی دەکات. لوبنان لە ساڵی 2020دا هاوردەی گەرمی لە ئۆکرانیا گەیشتە ڕێژەی لە 175. جا ئەگەر ئێستا بتەوێت گەرم بکڕیت دەبێت پارێکی زۆر زیاتر بدەیت و ڕەنگە دەستت نەکەوێت. هەر بۆیە بۆ وڵاتێکی وەک لوبنان ئەوەی خۆی ئێستا لە قەیرانێکی داراییدایە ئەمە واتای قەیرانێکی گەورە دەگەیەنێت. هەڕەشەی قەیرانێکی جیهانی خۆراک پاڵ بە هەندێک لە وڵاتانی ئەندامی ناتۆوە دەنێت بێنە سەرخەت. بڕیارە وتوێژەکانی نێوان سێرگێ لاڤرۆڤی وەزیری دەروێی رووسیا و نێوان بەرپرسانی تورکی بەشێکی سنگ بخاتە سەر دروستکردنی ڕێڕەوێک لە دەریای ڕەشدا بۆ ئەوەی ڕێگە بە باری دانەوێڵەی ئۆکرانی بدرێت بگەیەنرێنە بازارەکانی جیهان. ئەنکەرە دەڵێت دەستەبەرکردنی سەودایەکی لەم جۆرە ڕێگری دەکات لە مەترسی پێکدادان لە نێوان ناتۆ و رووسیا، ئەوەش بە ڕەچاوکردنی بوونی بەهێزی توانای دەریایی رووسی لە دەریای ڕەشدا. بەڵام هاوکات گومان لە وابەستەی رووسیا دەکرێت بۆ خاوکردنەوەی قەیرانی دانەوێڵە. شیکاران دەڵێن دەشێت مۆسکۆ قەیرانی جیهانی دانەوێڵە وەک باڵەدەستی بۆ خۆی بەکاربهێنێت. شیکاران دەشڵێن ئەگەر ڕێگری لە گەیاندنی بەرهەمی دانەوێڵەی ئۆکرانی بۆ بازارەکانی جیهان بکرێت، ئەوە ئەنکەرە دووچاری فشاری زیاتر دەبێتەوە کە ڕێگەی ڕادەستگەیشتن بە کەشتیە جەنگیەکانی ناتۆ بۆ دەریای ڕەش بدات، ئەوەش لە ڕێڕەوی ئاوی بۆسفۆر لە ئەستەمبول. Technically and legally, the straits are close to the warships of the two belligerents. لە ڕووی تەکنیکی و یاساییەوە ڕێڕەوە ئاویەکان بەڕووی کەشتیە جەنگیەکانی هەردوو وڵاتی بەشەرهاتووی ئۆکرانیا و رووسیا داخراون. تورکیا بەڕێزەوە داوای لە وڵاتانی دیکەش کردووە هیچ کەشتێکی جەنگی ڕەوانە نەکەن، بەڵام لە قۆناغێکدا لەلایەن ناتۆ یان ئەندامێکی ناتۆوە داوا لە تورکیا دەکرێت کەشتی جەنگی ڕەوانەی جەنگ بکات. بەڵام بژاردەکانی تورکیا لە ڕاستیدا لەبارەی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیا بەرتەسک دەبێتەوە. بەڵام شیکاران دەڵێن تورکیا سوورە لەسەر ئەوەی ڕێگری لە لایەنگرانی دیکە بکات لە چوونە نێو دەریای ڕەشەوە و فراوانکردنی جەنگەکە. هاوکات تورکیا ناشێوێت تاوسەندنی خوڵقاندنی دۆخێکی نائارام ببینێت، ئەوەش لە ڕێهێنانی هێزی نوێوە هاوشێوەی هێزەکانی ناتۆ بۆ هاوسەنگکردن بەرامبەر هێزەکانی رووسیا. لەبەر ئەوەی دەرەنجام ئەو کارە دەبێتە خوڵقاندنی ڕۆژێکی زیاتر مەترسیدار بۆ هەموو ئاسایشی تورکیا و هەروەها ئاسایشی هەرێمیش. ئەنکەرە زۆر باش ئاگادارە کە مۆسکۆ چەند دەیەوێت گەروی بۆسفۆر بەڕووی کەشتیەکانی وڵاتانی ناتۆدا دابخرێت. سەبارەت بە سەردانەکەی وەزیری دەرەوەی رووسیا بۆ تورکیا و پرسی ئاشتی رووسیا و ئۆکرانیا دەڕۆمە لای هاوکارم بەڵێن ساڵح کە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. بەڵێن دەمەوێت بزانم کامیان زیاتر لەویتریان پێویستیان بە یەکترە لە ئاوا ڕەوشێکدا، تورکیا زیاتر پێویستی بە رووسیایە یان بە پێچەوانەوە؟ ئەمە دەکەوێتە سەر ئەو دۆسیانەی کە کاری لەسەر دەکەن. بۆ نمونە دۆسی هەناردەکردنی دانەوێڵە یاگەنم لە رووسیاوە بۆ وڵاتانی تری جیهان، مۆسکۆ زیاتر پێویستی بە ئەنکەرە دەبێت، بە تایبەتی دەوێت سوود لەو بەندەرانەی تورکیا وەربگرێ کە لەسەر دەریای ڕەشن. بەڵام ئەگە بینە سەر دۆسەی بۆ نمونە ئەگەری ئەو کردە لەشکریەی کە تورکیا دەوێت بیکە لە ناو سووریادا بە مەبەستی دانانی هەرێمێکی ئاسایشی وەک خۆی دەڵێ، لەمەدا پێدەچێت ئەنکەرە زیاتر پێویستی بە مۆسکۆ بێ تا ڕەزامەندی لێ وەربگرێ، تا مۆسکۆ چرای سەوزی بۆ هەڵ بکە ئەو هێرشە بکە، بە تایبەتی لە کاتێکە کە هەتا ئێستاش قسەی تیادا دەکەین واشنگتن وەڵامێکی یەکلاکەرەوەی نەداوە بەرامبەر بە ئەگەری ئەو کردە لەشکریەی تورکیا تەنها ئەوەندە نەبێت کە دەڵێ ئەگەر بێت و کردەیەکی لەو شێوەیە بکرێ ئەوە کاریگەری دەبێ بەسەر شەڕی داعش و هەروەها کاریگەریشی دەبێ بەسەر دۆسەی سەقامگیری لە ناوچەکەدا. باشە بڵێن تورکیا پێشتر چەند جارێک میێوانداری شاندەکانی رووسیا و ئۆکرانیای کردبوو وەک هەوڵێک بۆ ئاشتی نێوانی ئەو دوو وڵاتە. ئایا بەڕای تۆ ئەگەری ئاشتی ماوە لە دوای پەرەسەندنی شەڕەکان؟
ئەلبەتە شەڕەکان ئێستا لە قۆناغێکی ئێجگار سەختدان بە تایبەتی کاتێک کە دەبینین رووسیا تەواوی تواناییە لەشکریەکانی خۆی بەکاردێنێ لە ڕۆژەڵاتی ئۆکراینیادا. بەڵام وەکو قسەیەکی باوکە هەیە بەفراو دەڵێ 100 ساڵ لە پرۆسەی ئاشتی دابی بۆ گەیشتن بە ئاشتی زۆر باشترە وەک لەوەی چرخولەکێک لە شەڕ دابی. هەوڵەکان نەگە لە لای تورکیاوە هێشتاش لەسەر ئاستی جیهان هەوڵی ڕژد هەن بۆ ئەوەی بگەنە ئاشتی، بەڵام خاڵێکی زۆر گرنگەیە کە بیرمان نەچێ بڕیاردان لە ئاشتی، بڕیاردان لە ئاگربەست کەوتۆتە دەستی ئەو کەسەی کە یەکەم جار بڕیاری شەڕی سەپێنراوی دا بەسەر ئۆکراینیادا، ئەویش ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا. باشە مەبەستی مۆسکۆ لە هەموو ئەم جم و جۆڵانە دایانکات چییە بەڵێن؟ مەبەستە هەرە سەرەکیەکەی مۆسکۆ بەهێزکردنی پێگەی خۆیەتی لە ناو سیستمی جیهانیدا. مۆسکۆ بە شوێن ئەوەیە کە کاریگەری و ڕۆڵی خۆی بگێڕێتەوە بۆ سەروەختی دوای دووەم شەڕی جیهانی، ئەوەی کە پێی دەگوترا سەروەختی یەکێتی سۆڤێتی پێش و ڤلادیمیر پوتین بەپێی ئەو لێکۆڵینەوانەی کە لەسەری کراوە ینی وهای هەست کردووە کە رووسیا ڕۆڵێکی ئەوتۆی نەماوە، لەبەرەوە هەموو جم و جۆڵێک دەکا، بەڵام لە بیریشمان نەچێ بەبێ ئەوەی گوێ بداتە ئەو بەرەنجامە خراپانەی کە لە ئاکامی شەڕێکی ساردی نوێ دێنە دەرێ. شیکەرەوە زۆر کۆکن لەسەر ئەوەی کە دەڵێن کرملن بە تەواوەتی فەرامۆشی هەموو ئەو ئەگەرە نەخوازراوانە دەکا کە لە ئاکامی شەڕی سارد دێنە ئاراوە. زۆر باشە، سپاس بۆ تۆ بەڵێن. هاوکارم بەڵێ ساڵحمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. حکوومەتە سوێدێ ڕۆژا سێشەمێ ji dengdana vekişandina baweriyê rizgar bû bi alîkariya qanûndanareke Kurd ku xwest Swêd piştgiriyê bide Kurdên Bakurê Sûriyê tevî redkirina Tirkiye ya ku rê li ber hewildana Swêd ji bo endamtiya NATOyê digire. پاش دەنگدانی پارلەمان سەرۆکی پارلەمان ئاکامی دەنگدانەکەی ڕۆژی سێشەمێ ڕاگەیاند کە تەواو بووە. بۆ ئاکامە دەگەین کە پەرلەمان داوای دەنگدان بۆ لێسەندنەوەی متمانە لە وەزیری داد و نێوخۆ پەسەند ناکات. تورکیا پێشی خوازیاری هەردوو وڵاتی سوێد و فینلاندی گرتووە کە بە خێرایی ببن ئەندامی ناتۆ. دوایەوەی رووسیا یوکراینەی داگیر کردو و دەڵێت هەردوو وڵات داڵدەی کەسانێک دەدەن کە سەر بە گروپەکانی کوردن و تورکیا بە تێرۆریستیان دەزانێت. ئەندامی سربەخۆی پەرلەمانی سوێد ئەمەنی کاکەباوە کە بەڕەچەڵک کوردی ئێرانە لەسەر و بەرنووسە دەنجینەدا کە ئۆپۆزیسیۆنی ڕاست دیژی مۆرگان یوهانسن وەزیری داد لەسەر بەرزبوونەوەی تاوانکاری باندەکان هێنابوویە پارلەمانێ. بەبێ دەنگدانی کاکەباوە لێسەندنەوەی متمانە تەنیا 174 دەنجی پارلەمانی بەدەستێنا کە یەکێک کەم لەو 170 دەنگەی بوو کە پێویستی دەکرد بەرنووسەکە پەسەند بکرێت. ماگدەلینا ئاندرسن سەرۆکوەزیری وڵات ڕایگەیاند بوو ئەگەر بە دەنگدان وەزیرەکەی لەسەر پۆستی لابەرن دەست لە کار دەشێشێتەوە. یەکێک لە ئەندامانی پارلەمان سەبارەت بەم دەنگدانە دەڵێت ئەوە بەواتای و ئەستۆگرتنی بەرپرسیارەتی سەبارەت بە سوێد نییە. خەڵکی سوێد چاوەڕوانی زیاتریان لە ئێمەی نوێنەرانی هەڵبژێردراو هەیە. ئەو هەروەها لەم بارەیەوە ئەرچی سوسیال دموکراتەکان بە گرنگ دەزانێت. لە ئەم کاتە ناسەقامگیرەدا ئێمە لە ئاستێکداین کە وەک سۆسیال دیموکراتەکان بەرپرسیارەتی بۆ وڵات بگرینە ئەستۆ. کاکەباوە لە پارلەمانی سوێد ڕەخنەی لە ڕەجەب تەیب ئەردۆغان گرت کە دژایەتی دەکات سوێد ببێتە ئەندامی ناتۆ و گوشاریش دەخاتە سەر ستۆکهۆلم بە پێی داواکانی ئەو ئازادی بەیان و ئازادی کۆبوونەوە و جەماوەری بگونجێنێت. ئەمە سەبارەتە بۆی سوید تا چ ڕادەیەک دەبێت ڕێگە بە هێزێکی بیانی بدات دەسەڵاتی بە سەروڵاتی ئێمەدا هەبێت. ئەمە پەرلەمانی سویدەکە دەبێت سەبارەت بە یاساکانی هێناردەکردنی چەکی سوید بڕیار بدات. سوید لە ساڵانی ڕابردوودا ڕوبەڕووی بەرزبوونەوەی توندوتیژی باندەکان بۆتەوە کە ئۆپۆزیسیۆن لۆمەت دەخاتە سەر سیاسەتی
نەرمڕێیی لە بەرامبەر کۆچبەری و کەمتەرخەمی سەبارەت بە ڕێگریکردن لە تاوان ئەویش لە ژێردەسەڵاتی سوسیال دموکراتەکاندا. تا ئێستا لەم ساڵ لانیکەم 30 کەس بە گولە کوژراون و لە 2 دەی ڕابردوودا سوێد لە کەمترین ژمارە ئەو شێوە کوشتانەی هەبووە کەچی ئێستا لەم بارەیەوە زۆرترین ژمارەی ڕووداوی تەقەکردنی لە هەستی ئوروپادا هەیە. کاکەباوە پێشتر لە مانجی نۆڤەمبری ئەم ساڵدا ئەندرسۆنی ڕزگار کرد کاتێک یەکەم خانم وەک سەرۆک وەزیرانی سوێد ناچار بوو بۆ ماوەیەکی کورت دوای ئەوەی تەنها 1 ڕۆژ لە پۆستەکەیدا بوو دەست لە کار بچێشێتەوە. ئەندرسۆن ئەو کات بەڵێنیدا کە سوێد هاوکاریەکانی لەگەڵ پارتی یەکێتی دیموکراتی سووریا کە گروپێکی کوردیە قوڵتر بکە. سوێد لەگەڵەوەدانیە کە ئەو پارتەی سووریا یان چەند گروپێکی دیکەی کوردی بەشێکن لە پارتی کرێکارانی کوردستان. سوسیال دیموکراتەکانی ئەندرسۆن لەو کاتەدا ڕائەنگیان بوو کە قبول ناکرێت ئەوانەی هاوسۆزی لەگەڵ ئەو پارتەی سووریا دەکەن بە تێرۆریست هەژمار بکرێن. ترکیە دەبێژە کو divê Swêd û Finlandayê piştgiriya komên terorîst li welatên xwe rawestînin garantiyên ewlehiyê yên zelal bidin û qedexeyên hinardekirinê li ser Tirkiye rakin eger ew dixwazin endamtiya NATOyê bikin. Dezgehên ragihandinê yên nêzîkî hikûmeta Tirkiye lîsteya navên ku Enqere daxwaz kiriye ji wan welatan hat aşkere kirin. Dexîlê şemo bi 3 kesan re axivî ku navên wan di lîsteyê daye û ev raport amade kir. Ew lîsta navan ji derên nêzik hikûmeta Serok Recep Tayyip Erdogan gihiştine dezgehên ragihandinê. Lê daxwaza radestkirina endameka serbixweya Parlemanê Swîdê Amîne Kakabava bi zarê balyozê Tirkiya li Stockholmê bû. Kakabava dibêje ew daxwaz nenûye. Bi min ew ne cihêpesandkirinê ye. Çunku eger em niha bigotina Erdogan terorist bên sibahî ew kesên şer li dijî berberiyê kirî dibine terorist. Ew dijî min e û ez nebtinê me. Lê ev e pirseka serinçrakêş e eger tu bi çavê cîhanê temaşekey. Dema tu daxwaza kesan ji welatekê modern bikey, ez bi asıl ji Îranê me, ev e kesek û ev e tiştekî gelek balkêş e. Erdogan zêde çûye. Xanim Kakabava fişar dane ser hikûmeta Sosyal Demokrata destsaladar li Swîdê heta ku lê dijî operasyonên Tirkiya di Bakur û Rojhilatê Sûriyê de helwest wergire û piştevaniya hêzên Kurdan bike ku şerê tîrorê dikin. Ew rexneya tund li siyaseta Serok Erdogan digire ji ber dijatîkirina endametiya welatê wê di NATO de ku radestkirina wê şertekî Enqereyê ji bo erîkirina endametiya NATO. Tirkiye dibêje ew kesên daxwazkirî têkelî bê PKK heye yan jî endamên tevgera Gülen'in ku rêberê tevgerê tawanbera bi dareştina kûdetaya neserketiya 15 tîrmeha 2016 li Tirkiye. Raxîb Zara Kolo çalekvanekê Tirkiye mafê mirova û mafê kêmaniya ye. Dehan sala li Swîdê dijîtin û nivîskarê çend kitêba ye û ji ber bîr û bawerên xwe bûye armanca hikûmeta nihaya Tirkiye. Ji ber ku ew tûreye ji çalakvanên mafê kêmaniyan û berrevankarên mafê Kurdan. Ev e rengekî propagandeyê her wisa da ku vê mijarê bû bazarkirinê bikarbîne. Ji ber ku ya ji wî re giring ew e ku helwêsta Swîdê ya bendkirina firûtina çekan ji Tirkiye re biguherîne. Swêd çekan nafirûşe Tirkiye ya ku piştevaniya îslama siyasî dike li Sûriyê. Li gora yasayan Swîd qet nikare rê li azadiya bîr û baweran bigire yan jî mafê civîn û xwepîşandanan asteng bike. Di germegerma dijatîkirina Tirkiya ji bo endametiya Swîd û Finlandê di NATO da Kurdên Swêdê xwepîşandanek li meydana nîva Stockholmê rêk xist. Navê xanimeka Kurd li Swêdê mezin û perwerde bûye di lista Tirkiye da ye. Erdogan bi vê dixwaze yani hemû siyasetmedarên Kurd ji bo mafê xwe a bingehî yani a azadî wî biparêze wî reş bike di nav raya giştî. Eger çî herkes dibêje ku Swîd çi hewlatiyên xwe nade destê Tirkiye lê ewlehî xema wan kesaye belkû pitir xema wan saziya ye ku Tirkiye dike armanc. Gelek sedem hene yek hizra ewlehiya xwe biket lê ez bêdeng nabim. Ez bi xwe pêşmerge bûm dema ku ez 13 sal bûm lê dijî heza malbata xwe. Nû kes li welatekê modrênim û pitir ji 14 salan ez endama perlemanim.
ئاس ناکارم بێدەنگ بم چونکە مەترسی لەسەر من هەیە. لە گۆرە گلۆبال دموکراسی ئیندکس تورکیا دڕێز بەندا 103 یا وڵاتین دموکراتدایە. فەلەند و سوید دەسەرێ لەستێدانات و شارەزا دەبێژن و داخوازا تورکیاش بۆ ڕادستکردنا وان کەسایەتیان نەڕاستبینە. بۆ گفتوگۆ لە سەرم راپۆرتە دەڕۆمە لای هاوکارم دەخیلی شەمۆ کە ڕاستەوخۆ لەگەڵماندایە. دەخیل و کاتت باش دەمەوێت بزانم ئایا دەخیل مەترسی یان با بڵێن ئەگەری ڕادەستکردنی ئەو کەسانەی کە تورکیا داوای کردوون جددیە یان تورکیا تەنیا دەیەوێت وەک کارتێکی گوشار بەکاری بێنێ بۆ وەرگرتنی خاڵی سیاسی. بەفراو لە ڕۆژ یەکەم و هەر لە دەرکەوتنی ئەو کێشەیە هەموو کەسێک پێی وایە کە ئەمە کارتێکی فشارە نەکات تەنها لەسەر سوید و فەلەند بەلکو لەسەر ئەندامانی دیکەی ناتۆ. بەڵام ئەوەیە کە دیارە تورکیا دەیەوێ وەکو داواکاری تری هەبێ لە ئەندامانی تری ناتۆ. بەڵام بابەتەکە لەوەدایە کە ئەمانە لە بۆ نمونە ئەوانەی سوید و فەلەندیش لە وڵاتی زۆر دموکراسین و لە یاساکان ڕێگا نادا یەکێک لەوانە ڕادستی هیچ وڵاتێک بکرێت بە هەر سەبەبێکە بێ. بەڵام ئەوانە پشت ڕاستن کە ئەوانە هاوڵاتی سویدین یان فەلەندین و هیچ خەتەر لەسەر ئەوانە نیە. بۆ نمونە ئێمە بینیمان لە راپۆرتی پێشترشدا کە بۆ نمونە خانم ئەمینە کاکە بابا کە چەند دەستهەڵاتی هەیە لە ناو پەرلەمانی سویددا و چەند کاریگەری هەیە لەسەر حکوومەتیش ئەوجا چۆن یەکێکی وا ڕادست بکرێ. ئەمە وەکو بڵی بابەتێکە کە بڕاوە وا نابێ و قەتش نابێتن ئەمە. بەڵام دیارە تورکیاش تا ڕادەیەک ناوەکان و لستەکان ئێستا باس ناکە. بوو نمونە یەکێک لە لستەکەدا چەند ساڵێکە هەر مردووە لە ژیانە نەماوە. زۆربەی ئەوانە دیکە هەر ئەندام نین لەگەڵ پاکێکە ئەوانەی کورد کە من ئەوانەی کە بینیم لەگەڵ پاکێکە پەیوەندیان نەبووە زۆربیان و ئەوانەی گوڵن هەربەتە من خۆم کەسیانم نەبینیوە. بەڵام ئەوەیە کەسانێکن کە بیر و بۆچوونی جیاواز یان جیان لەگەڵ حکوومەتی ئێستا تورکیا بۆیە ئەم داواکاریە دەکرێت بە ئەمە وەکو گوتم لە سەرەوە و لە کۆتایی شار ئەبێ بە کارتێکی فشار تا چەندێک بەکاردێتن لە بەتایبەت لە کۆبوونەوەکانی ناتۆدا لە کۆتایی ئەمانگە ئەوە دیار نییە. کارتی گوشار بۆچی دەخیلانی مەبەستی چییە یاوێت چی خاڵێک وەربگرێت تورکیا؟ بەڵێ کارتی گوشار یەکەمیان کە شتێکی وەکو بڵێ عملی بێ ئەوەیە کە لەسەر کوردەکانی ڕۆژ ئاوان کوردەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریان کەوانە ئەمریکا و ناتۆش پشتگیریان دەکاتن. تورکیا ئەوانە بە وەکو پەکەکە دادەنێ ینی بەشێکی پەکەکە دادەنێ و دەوێ ئەو کیانە لەوەیە نەمێنێ یان لاواز بێ. ئەمە بابەت یەکەمە بۆیە نەک هەر تەنها ئەو کەسانە داوا دەکا کە وەکو کارتێکی فشار بەرک و داوا دەکات دەستگا و سازیەکانی ئەوانەی لە سوێد و فەرلەندن ئەوانەی سەر بە کوردەکانن نوێنەرەتەکانیان دابخڕین. باشە دەخیل وەک پێشتریش باست کردبوو لە راپۆرتێکە جیا لەو سی کەسەی کە تورکیا داوای ڕادەستکردنی کردوون دەوترێت داوای داخستنی چەند ناوەندێکی کوردیشی لە سوێد کردووە. دەکرێت زانیاری زۆرترمان لەسەر ئەو ناوەندانە بۆ باس بکەیت و بۆچی داوای داخستنیان دەکا؟ ئەوانەی کە ڕاستەوخۆ نوێنەرایەتی وەکو بڵێ بەڕێوەبەرایەتی خۆسەرن لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. بۆ نمونە لە ستۆکۆڵم نوێنەرەتیکی بە بەهێزیان هەیە و کاریگەر و چالاکنەوانە ئەوە لە یەکێک لەوانەیە چونکە بە پێی شیکەرەوەکان دەڵێن ڕەنگە سوید تا ڕادەیەک جێ لەو داواکاری تورکیا بگری بۆ نمونەگرتنی ئەم نوێنەراتیە چونکە نوێنەراتیەکی وەکو بڵی سیاسیە نوێنەراتی ئەو خەڵکە دەکات نوێنەراتی بەڕێوەبەرایەتی خۆسەر دەکات لەوێ. ئەمە تا ڕادەیەک ترسی هەیە یان ترسیان هەیە کە ئەم ناوەندانە دابخرێن. ئەمە بابەتەکە کە ڕەنگە تورکیا خۆی دەزانێت ئەمە ڕەنگە تا ڕادەیەک ئەمە بابەتێکی ینی چۆن واقعبین بێ بۆ داواکاریەکی واقعبین بێ. ئەوانە دیکە نەخێر سویدیەکان دەڵێن ئەوە قەت و قەت جێبەجێ ناکرێت بە تایبەتی ڕادستکردنی چالاکوانان. زۆر باشە سپاس دەخیل بۆ ئامادەبوون دەخیلی شەمەوە هاوکارمان لەگەڵ بوو بە شێوەی ڕاستەوخۆ. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێ دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان.
وەزارەتە دادوەریە ئەمریکا گوت مامۆستایەکە بەرێ دبستانێ کو ببوو بەرپرسەکە ڕادەبلندا گروپە دەوڵەتە ئیسلامی داعشێ و کەتیبەیەکە لەشکریە داعشێ کو هەموو ژن بوون ئۆرگانیزە کرد دۆ سێشەمێ لە گونەهەیە خۆی پشتگیریە گروپە تەرۆریستیا بیانی مکر هات ئالیسن فلۆکی ئێکرن یا 42 ساڵی کو ji Kansasê lê mikor hat ku di navbera salên 2011 û 2019 de li Sûriyê, Lîbya û Iraqê beşdarî çalakiyên girêdayî terorê bûye. Hevjînê wê endamê grupa Tundrew Ensar el Şerî'a bû ku di sala 2012 da êrişa erka Amerîkî li Bengaziya Lîbyayê kir û piştre bû serkirdeyekî grupeke sekvanên Daişê li Sûriyê. Dema ku li Sûriyê bû, wezaretê got wê qala daxwaza bombekirina hin bazar û zanîngehên Amerîkî kiribû. Di sala 2016 û 17 de bû seroka yekîneyên bi navê Ketîbeya Nusaybe ya ku tevahî jin bûn û ji bo piştgiriya Daişê perwerdeya fîzîkî, pizîşkî û çekan girtibû. Filokê kirin wê di 25 cotmehê de were ceza kirin. نیکۆلاس مادۆرۆ سەرۆکی ڤێنزوێلا ڕۆژی سێشەمە لە چوارچێوەی گەشتێکدا بۆ وڵاتانی هاوپەیمان دوای بڕیاری ئەمریکا بۆ دوورخستنەوەی وڵاتەکەی لە دانیشتنی لووتکەی ئەم هەفتەیەی ڕێبەرانی وڵاتانی ئەمریکا گەیشتە ئەنکەرا. مادۆرۆ لە نامەیەکدا کە ئاراستەی ئەنجومەنی نیشتمانی وڵاتەکەی کردووە بەبێ ئەوەی زانیاری ورتر لە بەرنامەی گەشتەکەی بخاتە ڕوو ئاماژەی بەوە کردووە دوای تورکیا بەردەوام دەبێت لە گەشتەکەی بۆ وڵاتانی دیکەی ناوچەی ئۆراسیا. مادۆرۆ لە چەند بۆنەیەکدا سەفەری کردووە بۆ تورکیا لەوانەش لە کاتی سوێن خواردنی سەرۆکۆماری تورکیا دوای دووبارە هەڵبژارنەوەی لە ساڵی 2018 و دوای 5 مانگیش ڕەجەب تەیب ئۆردوغان سەرۆکۆماری تورکیا سەردانی فەرمی خۆی بۆ ڤێنزوێلا ئەنجامدا. دەستپێکردنی گەشتەکەی سەرۆکی ڤێنزوێلا بۆ تورکیا هاوکاتە لەگەڵ دەستپێکردنی دانیشتنی لووتکەی ڕێبەرانی وڵاتانی کشوەری ئەمریکا کە لە لۆس ئانجلس لە هەفتی ئەم مانگەوە تا دەی ئەم مانگە بەڕێوە دەچێت. وەزارەتە بەرەڤانیە سووریێ ڕۆژا سێشەمێ دیمەنên hêzên xwe yên esmanî yên rahênaneke hevbeş bi Rûsyayê ra belav kir ku yekem e ji dema êrişa Rûsya li dijî Ukraynayê berî zêdetirî sê mehan. Wezaretê got ku du balafirên şer yên Rûsî Su-35 û şeşên Sûrî MiG-23 û MiG-29 rahênana sînaryoya rûberûbûna balafirên şer û dronên dijmin kirin. Firokvanên Sûrî bi piştgiriya balafirên şer yên Rûsî bersiva wan da. Wezaretê di daxuyaniyekê de got hemû armancên xapînok hatin çaverêkirin û bi temamî hatin rûxandin. Ev daxuyanî hat çend demijmêran piştî ku televizyona fermiya Sûriyê ragihand ku mûşekên İsraîlê çeperên artêşa Sûriyê li başûrê Dîmeşqa paytext kirin armanc û ziyanên madî çêbûn. لە ماوەی ڕابردوودا ڕەجەب تەیب ئۆردوغان سەرۆکۆماری تورکیا ئۆپراسیۆنێکی گەورەی سەربازی دژ بە هێزەکانی سووریای دموکرات کە ئەمریکا پشگیریان دەکا ڕاگەیان. شرۆفەکاران دەڵێن ئۆردوغان پێی وایە لە پێگەیەکی بەهێزدایە بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە واشنگتۆن پێویستی بە تورکیا هەیە بۆ هەڵگرتنی دژایەتیەکانی بەرامبەر بە داوای سوێد و فینلاند بۆ ئەندامبوونیان لە ناتۆدا. بینەری راپۆرتێک بن لەم بارەیەوە. The Turkish army continues to build up on the Syrian border ahead of an operation targeting Kurdish forces of the YPG group. Ankara designates the YPG as terrorists linked to the PKK insurgent group that is fighting Turkey. Until now, Ankara has been constrained because American forces are fighting with the YPG against the Islamic State group. Washington is warning against any operation. But with the United States needing Turkey's support to admit Sweden and Finland into NATO, Ankara sees an opportunity. Turkey believes that diplomatically it is in a strong position at a time when the members of the NATO alliance will need بله بینرن هجا به مخابن پرسکری که تکنیکی هبو امن کارن وی راپورته معنی کاری بو تمام بکن هر حال ام بردوامن ده پیشکش کرنا
برنامه کورد کونکشن دا دمکی دا که ترکیه پلانا اپراسیونه که لشکری لباکور روجلات سوریه دکه وزیر دروین روسیا و ترکیه لانقره کومبون و هزین سوریه دموکراتیک هسته ده کومبونه که دا گوتبو کوان بریار دایه او هفریزی لگل ارتشا سوریه بکن جبو رد کرنا هر ایریشه که ترکیه جبو آگاهی بهتر و شیرو کرنا و مجاره نه هفکارین ما زانا عمر پیامنیر ما لقامشلویه ایوب دمیر پیامنیر ما لانقره و زلم یساک لور لناوند نوچه دنگی امریکا بمرانه دما و هر سیانجی باش زانا از جمتا و بریارا هسده دست پی بکم سرکرده این هسده چما بریارا کو هادان دیاره ما پرسکریک که پیوندی لگل زانا را هی حتی الکنترول چارسر بکن و یکی از چما جم ایوب ایرو وزیر دروین روسیا و ترکیه لانقره کومبون و ام دزانینش که ترکیه پلان دکه اپراسیونه که وال باکور روجلات سوریه پیک بینه انجام این و کومبونه چوبون ته چت کاری تشته نوج مرا بیجی سال آنا لب انقره راستی لبندم بون کو اف هبیدون وره چیکرن ایرو چه بو لبیشتپه وزیر کارندر یه ترکیه مولود چاوشوغلو سرگئی لاورو وزیر کارندر یه روسیایی هبیدون چیکرن پشتویجی درکتن همبری kamera و داخیانی دان مولود چاوشوغلو لوی دری دا آماجه کر کو او دجی terörüne naxwazin ku hiç şagaka terörle başure wan anji bakure Suriye'da bibe ji bo wî jî ew hewldanê xwe derxînin pêş li de aliyê din da jî dîsa daxwaz kir ku yani diyar kir ku Amerika û hin welatên Ewropayê piştgirî didin YPG'yê û ji bo wî jî dixwaze ku yani van piştgiriyan bê rakirin de aliyê din da jî Sergey Lavrov jî qise kir di vê derê da Sergey Lavrov got ku yani em fikara Türkiye ya evlekariye de pecirinin jiboku evad cidaye le de aliyedin da cidisa bahsa ev kir got ku rasti Amerika le baş le Suriye ana rewşa ku derdikhine peş aloziye çedike disa Amerika hin netev yekbuyi peyman imza kiribun le Suriye gere hin tiş çareser bikrana hayana haji evrana hiç çareser ne bu jibo wî ana tevayî wato ku em temaşe dikin yani tiştê ku li vê derê hate qewimîn em dikarin bêjin ku Rusyayê bi tiştekî dîtbar an jî belê em Tirkiye pesend dikin bila Tirkiye operasyoneke çêke tiştekî wiha der neket pêş dikarin bêjin. Baş e Eyûb ez ê vegerim cemte ez bêjim zanan ha vegeriye ye zana tu dengê min dibîsî min dixwast ez bipirsim aya çima serkirdeyên hesedê biryarek wiha dan ku ew amade ne bi artêşa Sûriyê ra لدجي هر إيريشة كتركي كار بكن يعني هفريزية بكن. بله شخود دوی دم دتی گو او گفانا استا و گفا زیدت به او پدیویا هزن سوریا دموکراتیک به هن چکن دجی بالافران هي او جوینجی ل قامش روجی نابرا فرماندارن ارتشا روسیا ل سوریه لگل فرماندارن هزن سوریا دموکراتیک جی پیکات او جوینه که نافخویی یا فرمانداریا گشتیا انجمان لشکریه هستی هات داخستن و او بریار داگو او دکارن لگل شامه دهفکاری دبن دبرسوا چه ایریشه که بله باشه زانا یعنی او دخوازن وکو تجربه کل عفرین چه بو و دمیجی دیسا هناك گفتگو چه بون کو هزن سوریا دموکرات لگل رژیم لدجی ایریشا تركيا يعني درباسونا تركيا بو عفرين بكن قالوا سيناريو كا ديسا بيشبينا وقتي وحكومتها دمشق تشبرسفي بدا وبراستي هفريزي بهسا ديرا بكا نهام افبرس جخوا جفرماندارين هسا دي جيكرن او دي بيجنغو او هفكاريا دنافبر نظر نوزدان بريكا روسيا بويه او دکارن نها و هفکاریه به آستک بلندر بکن د وان روش آورته گو گفن ترکیه هنه هسه د تکز دکی گو او پابندی پیمان آگربستینه لی آمادکاری شرجی و برسوی دیدن او جبو و یکیجی د تکلیه دنه به دمشق و به حردو گانانتورین سودشی و اکتبری امریکا و روسیه بله از بشم جمع أزلم يعني
ام دزانین کو امریکا خمن خو در برین درباره و اپراسیون پلانکریا ترکیه باکور روجلات سوریه ده آگاهی نو درباره ده چل جمتهنه بله صالح وکی تیجی دستیشان کر رویوریا امریکا دمودس لسر دیارکرنا ترکیه کو اوه اپراسیون اکلشکریه نو لباکور روجلاتا سوریه بده دست بکرن دا خویانین فرمی دمودس بردوام دکن هری داوی دو سشمیه بردف که وزارت کاری در نت پرایز دماکو سردانا لاورو لأنقره دنرخاند لسر مجاره آخفی بردفک پرایس دیار کرکو امریکا دیجی اپراسیونک نویا لشکری یا لروجلاتا باکور روجلاتا سوریه جبرکو اوه هم آرامیه حرمی تکه خطریه و هم جی لسر شری دیجی دایشه باندوره نینی چک بکه هر وها بردفک پرایس دیار کرکو امریکا به کاربدستن ترکره ده پیوه و پیوینه کو فیکارین امریکای بینن زمان و خمباریان خواه دیار کرنه هر وها پرایس دیار کرکو او بانک دکن کو ل پیمانا آگربسته یا جوتمه ها 2019 ریزوره گرتن او امریکا به تندی دیجی بمپکرین یانجی تکبرنا خطن و پاراستنینه. بله ازدم اف لسر آستا داخویانو گوتنان باشه امریکا لسر عرده لوی داره چی دکه گلو دوان دمین روژن داویدا تچالاکی هنه حتی کل سر آستا دیپلماتیک بنجی. بله تویکو اف داخویانی فرمی ام لسر عرده جی گلک کریارین امریکی دبینن براستی صالح بالیوزخانه امریکایا ل سوریه دیار کرکو دو چارشمیه الیکاره وزیر دروی امریکا اتین گولریچ به هفکارین پای بلند ین هزین سوریه دموکراتیک ره هفدیتنه کریه پیوندیه کریه و دوی پیوندیه ده الیکاره وزیر دروی امریکا آنیه زمان کجه حسدیره امریکا سر به هفکاریا حسدیره سر سوزا خویا بریارداریا تکبرنا دایشه یا مایندهه هر وا گولدریچ جه حسدیره گوتیه کو امریکا اوه هفکاریا خوی به حسدیره بدومینه هر وا کاربدستین حسده او گولدریچ سر آرامی پاراستنا آگربستا جوتمه ها 2019 او بو کمکرنا آلوزیا لحرمه آویتنا گاوین پیویست نیقاش کرنه. جعالی دن و بالیوزخانه امریکا دازانین کو دیپلمات گولدریچ به سروکوزیر حکومتا دمکی یا سوریه یا اپوزیسیون عبدالرحمن مصطفى رجی آخفیه عبدالرحمن مصطفى او گولدریچ لسر پاراستنا پیمانین آگربسته یا لحرمی آرامی و کمکرنا آلوزیا ل باکوری روجلاتا سوریه گوتو بیش کرنه. باشه ازدم یعنی از نباشم جمع ایوب اگر هم بدن برچاوان یعنی تدبیجی کو رنگ روسیا ری بده ترکیه اپراسیون که وها بکه رنگ وقت بیجه تشتکی پیشبین به لی اگر هم بدن برچاوان کو امریکا و کو ازلام گوتی خمین خود در برین اوروپیان داخویانیه که خمین خود درباره اپراسیون که وها در برین ترکیه و کو برسف جوان را چه دبیجه صالح انا امن پیشیا وزارت کارندری ترکیه نه راستی دوی هفدیتنی دا دناو چاپمنیا ترکیه دا امبیجی ناو پرتوبسپورا داجی پشتی کو هفدیتن هاته چیف کرن گفتگو هاتن درست کرن yani pişti ku dibêjin ev e dibê hevdîtina hanê da Rusyayê ji bo Tirkiyeyê erê nekiriye yani daxuyana Lavrov da jî ji xwe eva derket beş got ku em fikarê Tirkiyeyê dipêşirinin lê tiştekî din negot em bêjin navê rêxistinekî an jî ciyekî deverek neda ji bo wî jî gava em didin berçav dibêjin ku Tirkiye êdî dikare bi tena serê xwe operasyonekê çê bike yani şevekê carekê da dikibe ku tiştekî wisa çê bike lê li vê derê tiştekî din jî heye hekiya Amerîka di vî warî da biryareka erê der nexîne ji bo Tirkiye xeterekî mezin derdikeve pêş bivêne vê dîsa heke Sergey Lavrov îro daxuyaniya ku da tenê bi wî birêva biçin dîsa Tirkiye dirkeve nav aloziyekê
yani di nav vê qsadana wan da tedî tiştê ku em nizanibin tiştê ku hat derketiye pêş heke hebe ew jî tiştekî din e rastî di daxuyaniya wan da tiştek derneket. بله ایوب به هفکار ما ایوب دمیر جه انقره زانا عمر جه قامیشلویه و ازلام یاساک جه نوانده نوچه اندنگ امریکا گلک سپاس جه بوده ماوه تنباش بله ازلام یعنی دیاره ازلام بفرم بله گل ازلام داخلین هر ازلام نجیه مدامایه يعني براسيجي اف مترسيه كالهريمي تشيدكا جبركو امريكيان جدوي درباري دب اواكي اشكره گوتبون اگر وها به خلق سيفيل پرگنده به درب به او جنا خوازن تشكي وها به جبروي دوي چارەسەریە کێ ببینن. بەڵێ مەزلوم کوبانیش لەم ڕۆژانە ڕایگەیاند بوو کە لەوانەیە کێشەی با بڵێن پەنابەران و هەروەها کۆچ و ئەو شتانەی لێ بکەوێتەوە ئەمە کۆمەڵێک هەواڵی نێوخۆمان ئەمریکامان هەیە سەبارەت بە هەڵبژاردەکان بەڵام پێشەوە ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان. دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. کریستینەوەم پارێزگاری داکوتای باشوور و هاوپەیمانێکی سەرسەختی سەرۆکی پێشوو دانەڵد ترامپ توانی ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردنەکانی مانگی 11. نەوەم کە بە دژایەتیکردنی کۆتوبەندەکانی کۆڤید-19 ناسراوە توانی بە 77% دەنگەکان لە هەڵبژاردننی سەرەتاییدا سەرکەوێت. ئەو وەکو کاندیدێکی جێگری سەرۆک باسی لێوە دەکرێت ئەگەر دانەڵد ترامپ سەرۆکی پێشوو لە ساڵی 2024دا جارێکی دیکە خۆی بۆ کۆشکی سپی کاندید بکاتەوە. هاوکاتیش ڕاینزنکی وەزیری پێشووی ناوخۆی ترامپ لە مۆنتانای ئەمریکا لە کێبڕکێکی توندایە لەگەڵ ڕکابرەکەی بۆ کاندیدکردن و گەڕانەوە بۆ کۆنگرس. لەگەڵ دابەزینی هاودەنگی بۆ سەرۆک جۆ بایدن لە ڕاپرسیەکاندا و بەرزبوونەوەی هەڵاوسانی ئابووری کە دۆخی دەرونی دەنگدەرانی تووشی تەنگەژە کردووە چاوەڕوان دەکرێت کۆماریەکان کۆنتترۆڵی ئەنجومەنی نوێنەران و لەوانەیە ئەنجومەنی سیناتیش بەدەست بهێنن. ئەمەش دەکرێت کارنامەی یاسادانانی بایدن بوەستێنێت و دەسەڵات بە کۆماریەکان دەدا لێکۆڵینەوەی زیاتر لە بەڕێوەبەرایەتیەکەی بایدن بکەن و زیانی سیاسی پێبگەێنن. بە داکەتنا ڕێژەیە ئەرێکردنا سەرۆک جۆ بایدن راپرسیاندا و زێدەبوونا ئینفلاسیۆنێک و باندۆردایە سەر مۆرالێن دەنگێران تێچاڤەرێکردن و کۆماری کۆنتترۆلە ئەنجومەنە نونەران و دبەک و سیناتۆیژی بەدەست بخن و ئەڤێک دێ ئەجندەیە قانونسازیە بایدن ڕاوەستینە و هێزێ بدە کۆماریان و دەست بە ڤەکۆلینان بکن. لە گۆری راپرسیەکە ڕایەگشتیە ڕۆیتەرز ئێپسۆس کۆ ڕۆژە سێشەمێ تەمان بوو تەنێ 41% ئەمریکیان کارێ بایدن وەکو سەرۆک دپەژرینن کۆ نزیکی ئاستا هەری نزمە سەرۆکتیە ویە. راپرسی هەروەها دەستنیشان کرد کۆ پارتیە دەموکرات و پارتیە کۆماری دەڕێکەبەریەکە تندەنە بەری هەلبژارتنên نێودەمیên مژدارێ. لە هەواڵێکی دیکەی هەڵبژاردنەکانی ئەمریکادا دەنگدەران لە ویلایەتی نیوجەرسی و ئایۆوا و میسیسیپی و نیومەکسیکۆ ڕۆژی سێشەمە دەنگیاندا بۆ هەڵبژاردننی کاندیدەکان کە بڕیارە لە هەڵبژاردنەکانی مانگی 11دا پێکەوە کێبڕکێ بکەن. بە پێی توێژینەوەی ئەدیسۆن لە مۆنتانای ئەمریکا دوای ژماردنی نزیکەی 2 لە سەرسێی دەنگەکان زیینکە لە سەدا 41.9 دەنگەکانی بەدەست هێنا و ئەلشفسکی کە سێناتۆری پێشووی ویلایەتی مۆنتانای ئەمریکا بووە 39.3 دەنگەکانی بەدەست هێناوە. کۆماریەکان هەروەها کاندیدەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی دموکراتەکانی ئەنجومەنی نوێنەران ڕاگەیاند و زەمینەیان بۆ کێبڕکی ڕەخسان کە یارمەتی دەردەبێ لە هەڵبژاردنەکانی داهاتوودا. بە پێی توێژینەوەی ئەدیسۆن تۆمکن جۆنیۆر کۆماری خوازی نیوجەرسی کاندیدکردنی پارتەکەی بردەوە بۆ ئەوەی لە مانگی نۆڤامبردا لەگەڵ نوێنەری دموکراتەکان کێبڕکێ بکات. کۆمیتەیە پیڤانên ئەنجومەنە نونەرên ئەمریکا دەستنیشان ببورن دانیشتنێک لێ دارخست ji بۆ کۆبلەز و بەز تدبیرên çekan کۆ قانونا پاراستنا zarokên me û proje biryareke duyemîn ya yasaya parastina metirsiya tund ya federalî bi rêya kongresê bilivîne. Serokê Komîteya Pîvanan endamê kongresê
ولاية ماساتشوستس جيم ماكغوفرن قوت بروجة بريارين لبيشما أون تشتي كودفي كونغرس بكا قهداري كرنا لإرادية قل وكاركرنا جبو چارە سەرکردنا پرسگirêkên welêt encûmen bi lez tev digere ku yasayekê derxe wekû bersivdayîna gulebaranên vê dawiyê li Buffaloya New Yorkê û Uvaldeya Texasê ku dê sînorê temen ji bo kirîna tivingê nîv otomatîk zêde bike û firotina cebilxaneyên bi şiyanên zêdetir qedexe bike. دانیشتنی لووتکەی ئەم ساڵی ڕێبەرانی وڵاتانی ئەمریکا لەم هەفتەیەدا لە لۆس ئانجلس دەستی پێکردووە بەڵام سەرکردەکانی چەندین وڵاتی سەرەکی بایکوتی دانیشتنەکەیان کردووە چونکە ئەمریکا بانگیشتی سەرکردەکانی کوبا و نیکاراگوا و ڤێنزوێلای نەکردووە و دەڵێت تەنها ئەو وڵاتانەی دیموکراسی تێدایە شایانی بەشداریکردنن. هەڕەشەی نەهاتن لەلایەن سەرکردەکانی مەکسی، گواتیماڵا و هەندوراس و ئەوانی دیکە نیگەرانیەکانی لەمەڕ سەرکردایەتی ئەمریکا لە ناوچەکەدا دەوەروژێنێت. پێکەوە راپۆرتێکی دەنگی ئەمریکا لەم بارەیەوە دەبینین. کۆبوونەوە لووتکەیەکەی هەردوو کیشوەری ئەمریکا کۆبوونەوەیکی تایبەتە لە 34 وڵاتی ڕۆژاوای نیوەی گۆیزەوی پێکهاتووە بۆ تاوتوێکردنی پرسە هاوبەشەکان. سەرۆکەکانی ئەمریکا ئەم کۆبوونەوە لووتکەیان بەکارهێناوە بۆ فشار دروستکردن لە پێناو گۆڕانکاری گەورەدا لە ڕێککەوتنی بازرگانی ئازادی ئەمریکای باکووری بیل کلنتۆنەوە کە لە کۆبوونەوە لووتکەیەکەی ساڵی 1994دا کۆتایی هات تا بڕیاری باراک ئۆباما بۆ کردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ کوبا لە کۆبوونەوە لووتکەیەکەی ساڵی 2015دا. سەرۆکی مەکسیک ڕۆژی دووشەمە پژڕاستی کردەوە کە بەشداری ناکات بەهۆی بڕیارەکەی ئەمریکا لەسەر بانگێژنەکردنی کوبا و نیکاراگوا و ڤەنزوێلا. کارین جامپێر سکرتێری ڕۆژنامەوانی کۆشکی سپی دەڵێت لووتکەکە بەردەوام دەبێت لە پەرەپێدانی بوارە سەرێکیەکانی وەک پرسە ئابوووریەکان، تەندروستی گشتی، گۆڕانی کەشوهەوا، نەبوونی ئاسایشی خۆراک و پرسی کۆچ. دەتوانیت پێشبینی نردنی پەیامەکان بکەیت لەو بوارانەی لەلایەن سەرۆک و ئەندامانی دیکەی کابینەکەیەوە ڕاگەیاندراون لە هەر سێ ڕۆژەکەدا کە پەیوەندیان بەو بوارانەوە هەیە و سەنگیان خراوەتە سەر. ئاماژەشی بۆ کرد کە بەڕێوەبەرایەتەکە مامەڵەیەکی ڕاشکاوانی هەبووە لەگەڵ مەکسیک و سەرۆکی مەکسیکدا لەسەر ناڕەزایەتەکەی، بەڵام کۆشکی سپی جێگیرە لە باوەڕ و بڕیارەکانیدا. هەڵوێستی سەرەکی سەرۆک ئەوەیە کە ئێمە باوەڕمان بەوە نییە کە دەبێت دیکتاتۆرەکان بانگێشت بکرێن. شۆڤەکاران دەڵێن ئامادەنەبوونەکە پتر سیاست باڵی کێشاوە بەسەریدا، هەروەها نەبوونی کارنامەیەکی ڕوون لەو بارەیەوە یەکێکی دیکەی لە پرسەکان. بەڕای من ئەگەر کارنامەکە بە جۆرێک بواە کە ئەوەندە سەرنجڕاکێش بواە سەرۆکەکان نەیان دەتوانی لابدن و ئامادە نەبن. ئەوە ئێمە ئەم جۆرە شانۆ سیاسیەمان لە لووتکەی نیوەگۆی زەوی نەدەبینی. بەڕاستی نەبوونی ئەجەندای بەهێز دەرگای بەڕووی ئەم جۆرە شانۆگەریە سیاسیەدا کردەوە. هەندێک لە وڵاتانە هەفتەی ڕابردوو لەگەڵ کوبا و نیکاراگوا و ڤەنزوێلا کۆبوونەتەوە بۆ سازکردنی لووتکەیەکی جێگرەوە، بەڵام لەو کۆبوونەوەیەدا هیچ وشەیەکیان نەدرکاندووە. هەندێکی دیکە دەڵێن ڕەنگە بایکۆتەکان تا ڕادەیەک زۆر نەبێت، چونکە نوێنەرانی ئازباڵا نوێنەرایەتی هەندێک لەو سەرۆکانەی ئەو وڵاتانە دەکەن بە غیابی. دەتوانرێت بەبێ ئامادەبوونی ئەم سێ وڵاتە زۆر شت بەدەست بهێنرێت. پێم وایە ئەم کۆبوونەوە لووتکەیە تشک دەخاتە سەر گرنگی دیموکراسی و بەهاکانی دیموکراسیەت لە هەرێمەکەدا، ئەوەی بە درێژایی مێژوو ئەو بەهایانەی لە ئامێژ گرتووە. لەو کاتەی تێدا هەرێمەکە ڕوبەڕووی ئاستەنگەکان دەبێتەوە ئەوانەی پەیوەستن بە دیموکراسی و هەروەها هەڵکشانی دەسەڵاتی ستەمکاری. بێرگ دەژڵێت کۆبوونەوە لووتکەیەکە کۆتایی قسەکان نییە. ئەگەر یەک یان دوو بڕیارنامەی گەورە لە لووتکەیەدا بدرێت ئەوە سەرکەوتنێکی گەورە دەبێت. شتێکی دیکە کە پێم وایە پێویستە دەرکی پێ بکەین ئەوەیە کە لووتکەکانی هەردوو کیشوەرەکەی ئەمریکا بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا نەیانتوانیوە ڕێککەوتنێکی زەبەلاحی سەرتاسەری نیوەگۆی زەوی بەرهەم بهێنن کە نیوەگۆی زەوی زۆر پارچە پارچە بووە بۆ ئەو جۆرە بڕیارە جیۆپۆلیتیکیە گەورانە. هەرچۆنێک بێت جۆ بایدن ڕۆژی چوارشەمە دەگاتە لۆس ئەنجلس و بۆ ئەوەی بە فەرمی یەکەمین کۆبوونەوە لووتکەیەکەی بکاتەوە کە لە ساڵی 1994ەوە بە فەرمی لەلایەن ئەمریکاوە میوانداری دەکرێن. کێشەی راپۆرتەکەی هاوکارمان بەڵێن ساڵح چارەسەر کراوە کە باز لە ئۆپراسیۆنی سەربازی تورکیا دەکا بۆ سەر باکووری سووریا. ساڵح وەک باسمان کرد کە باسی ئۆپراسیۆنی سەربازی تورکیامان باس کرد کە بۆ سەر تورکیا. هاوکارم بەڵێن ساڵە ئەم راپۆرتەی ئامادە کردووە کە کێشەیەکی تکنیکی هەبوو. لە ئێستادا هاوکارانم لە ژووری کۆنتڕۆڵ پێمان دەڵێن کە ئامادەیە راپۆرتەکە.
تورکیا بەردەوامە لە نردنی هێز بۆ سەر سنووری سووریا بەر لەو کردە سەربازیی ئامانجلەی هێزە کوردیەکانی یەکینەکانی پاراستنی گەلە واتە یەپەگا. ئەنکەرا یەپەگا بە ڕێکخراوێکی تێرۆریستی دادەنێ کە پەیوەندیان بە پارتی کرێکارانی کوردستانەوە هەیە. پەکەکە ڕێکخراوێکی یاخیبووە و شەڕی تورکیا دەکات. تا ئێستا ئەم هەنگاوانەی تورکیا سنووردار بووە، چونکە هێزە سەربازیەکانی ئەمریکا لەگەڵ هێزەکانی یەپەگەدا شەڕی دژی دەوڵەتی ئیسلامی دەکەن. واشنگتن ئاگاهی دەدا دژی هەر کردەیەکی لەشکری، بەڵام ئەمریکا پێویستی بە پشتیوانی تورکیا هەیە تا داواکانی سوید و فینلاند بۆ ئەندامبوون لە ناتۆدا پەسەند بکە. ئەنکەرە ئەمە بە دەرفەتێک دەزانێت. تورکیا لەو بڕواایەداە لە ڕۆی دیپلۆماتیەوە لە پیاگەیەکی بەهێزایە لەو ڕەوانگەوەی ئەندامانی هاوپەیمانەتی ناتۆ پێبستیان بە تورکیایە تا چرای سەوز بۆ فراوانکردنی ناتۆ هەڵکات. هەر بۆیە دەشێت ئەو ناڕازایانەی لە ڕۆژئاوا هەیە زیاتر سنووردار دەبێت. کردە لەشکریەکەی تورکیا هەوڵێکە بۆ فراوانکردنی کۆنتڕۆڵکردنی ناوچە سنووریەکانی سووریا، بەڵام بۆ کەمکردنەوەی ئاڵۆزی لەگەڵ واشنگتندا سنوورەکانی کردە لەشکریەکەی کەم دەکاتەوە تا ئەو ناوچانە نەگرێتەوە کە هێزە سەربازیەکانی ئەمریکای لێن. لە بەرامبەردا سەنگی دەخاتە سەر ئەو ناوچانەی هێزەکانی رووسیا و دیمەشقی لێن. هێزەکانی یەپەگەش لەو ناوچانە هەن، بەڵام شیکەرەوە ئاگایی دەدەن بەوەی هێشتاش مەترسی سەرەکی هەر هەن. بینەرە هێژا کورد کۆنێکشن لەڤەر بەداوی هات بە هێڤینە تشتێمە پێشکەشکری بە دلێ وابوون بمینن دناف خێر و خۆشیە تا بەرنامەیەکی تر هەر شاد و وەختەوەربن.